هاوشێوەی مانگەکانی ڕابردووە حکوومەتی ناوەندی بڕێک پارەی وەکو پشکێرم لە بودجەی گشتی عێراقدا بۆ مانگی ئایر ڕەوانەی هەرێمی کوردستان کرد. وەزارەتی دارایی هەرێم ڕایگەیاند حکوومەتی ناوەند بڕی 508 ملیار و 815 میلیۆن دیناری بۆ مانگی ئایر ڕەوانەی هەرێم کردووە و لە ڕۆژی یەکشەمەوەدا بەشکردنی موچەی مانگی نیسانی فەرمانبەرانی هەرێم دەست پێ دەکات. ئەحمەد عەبدوڕەحمان وتەبێژی وەزارەتی دارایی هەرێم بە NRT ڕاگەیاند هاوشێوەی مانگەکانی ڕابردوو سەرەتا موچەی وەزارەتی پێشمەرگە دابەش دەکرێت و لە ڕۆژانی دواتردا موچەی وەزارەتەکانی تر دابەش دەکرێت. ئەو بڕە پارەی بەغدا ڕەوانەی هەرێمی کردووە 54 ملیار دیناری قەرەبووی مانگی نیسانی ڕابردووە کە بڕێک پارە لە بەشی هەرێم بردرابوو. لە سەرەتای ئەم ساڵەوە تا ئێستا بەغدا 5 جار بە بڕی جیاواز پارەی ڕەوانەی هەرێم کردووە بە شێوەیەک لە کانونی دووەمی ئەم ساڵدا 250 ملیار دیناری ڕەوانە کردو لە مانگی شوباتیشدا 491 ملیار دیناری ڕەوانەی هەرێم کرد. هاوکات بۆ مانگی ئازار بەغدا بڕی 527 ملیار دیناری ڕەوانە کردو لە مانگی نیسانیشدا 488 ملیار دیناری ڕەوانە کرد. بۆ مانگی ئاریش بڕی 508 ملیار و 815 میلیۆن دیناری ڕەوانەی هەرێم کرد. سەرجەمی ئەو پارەی بەغدا لە سەرەتای ئەم ساڵەوە ڕەوانەی هەرێمی کردووە دەکاتە 2 تریلیۆن و 264 میلیار دینار. بە پێی ڕێکەوتنی نێوان هەرێم و بەغدا کە لە 2 کانونی یەکەمی ساڵی 2014دا واژۆ کرا دەبێت هەرێم ڕۆژانە لە کێڵگەکانی هەرێمی کوردستانەوە 250,000 بەرمیل نەو ڕادەسی سۆمە بکاو. یارمەتی حکوومەتی عێراقیش بدا لە گواستنەوەی 300,000 بەرمیل نەوتی کەرکووک بۆ بەندەری جەیهانی تورکی. لە بەرامبەردا حکوومەتی عێراق پابەند دەبێ بە ناردنی پشکی لە 170 بودجەی عێراق بۆ هەرێم و 1 تریلیۆن و 200 میلیارد دیناری پێشمەرگەش دەدات. پێشتریش وەزارەتی سامانە سروشتەکان ئاماژەی بەوە کرد لە مانگی ئایردا هەرێم با تێکرا ڕۆژانە بڕی 448,000 بەرمیل نەوتی لە ڕێگەی کۆمپانیای بە بازارکردنی نەوتی عێراق سۆمەوە هەنار دەکردووە. لە چەند ڕۆژی ڕابردووشدا ئاشتی ئەورامی وەزیری سامانە سروشتەکان ڕایگەیاند بەغدا تا ئێستا لە 135 پارەی هەرێمی ڕەوانە کردووە. لە کۆتایی مانگی نیسانەوە نیگەرانەکانی هەرێم بەرامبەر ئەو بڕاپارەی لە بەغداوە ڕەوانەی هەرێم دەکرێت ڕووی لە بەرزبوونەوە کردو و لە ئێستادا بەپێی زانیاریەکانی NRT گەیشتۆتە ئاسێ کە حکوومەتی هەرێمی کوردستان بڕیاری داوە لە داهاتوویەکی نزیکدا ڕاستەوخۆ نەوت هەناردەی دەرەوە بکات و سەر بەخۆ بیفرۆشێت. هەروەها چەند گەورە کۆمپانیەکی نێودەوڵەتیش ئامادەیان دەربڕیوە بۆ کڕینی نەوتی هەرێم. لە دوایین لێدوانیدا نێچیروان بارزانی سەرۆکی حکوومەتی هەرێم ئاماژەی بەوە کرد نیگەرانن لەو شێوازەی سەرۆک وەزیرانی عێراق مانگانە سەبارەت بە دیاریکردنی بڕابوجەی هەرێم گرتوێتێ بەر حکوومەتی هەرێمیش لەوە زیاتر ناتوانێت بەرگەی ئەو شێوازە لە ڕەوانەکردنی بودجە بگرێت. نیگەرانیەکانی هەرێم لە بەرامبەر حکوومەتی ناوەندیدا لە کاتێکدایە ڕۆژی پێنجشەممە بەڕێوەبەری گشتی کۆمپانیای سۆمۆ بە NRT ڕاگەیاند تا ئێستا هەرێمی کوردستان نەیتوانیوە بە تەواوی پابەندی ڕێکەوتنامە نەوتەکەی بێ لەگەڵ حکوومەتی ناوەندی و نەیتوانیوە هەناردەکردنی نەوت لە ڕێگەی سۆمەوە بگەێنێتە 500,000 بەرمیل نەوت لە ڕۆژێکدا. بەرەم ساڵح NRT